من ناوم کارۆن ئەمین پزیشکی خێزانیم لە ساڵی 2009 لە شاری شەفیلد، هەروەها من نیشتەجێی وڵاتی بریتانیام لە ساڵی 2000ەوە. بەڕاستی ستایشی بێ پایە بۆ ئەڵڵا سوبحانەهو وتەعالە کەەوە دوای چەندین ساڵ لە ژیانم لە وڵاتی بریتانیا توانیم خۆم بچەسپێنم لەم ژیانە و هەروەها لەم شارە و الحەمدولله بە پاڵپشتی ماڵەوەم خێزانم سنبول عوسمان کە ئەویش پزیشکی خێزانیە توانیمان پێکەوە ماڵێکی خنجیلانە دامەزرێنین. دوو کوڕکچێکم هەیە، دوو خاڵی گرنگی سەرەکی هەیە ویستم ئاماژەی پێ بدەم. یەکەم چۆن بتوانین نەوەکانی کورد لەم وڵاتە بپارێزین لە بابەتی ئاینی پیرۆز. بەڕاستی زۆر گرنگە باوک و دایک بەتایبەتی باوکان دەستی مناڵەکانە بگرن، فێرانکەن بیان بن بۆ مزگەوت بۆ نمونە، فێرانکەن لە ماڵەوە ستایشی سوبحانەهو وتەعالە هەموو جارێک بە بەرزی بنرخێنن، هەروەها فێرانکەن بتوانن بۆ نمونە بتوانای خۆیان قورئانیان فێرکەن، پێداچوونەوە بکەن لە فەرمودەکانی نێردرمان محەممەد صلی الله علیه وسلم، چونکە ئەوانە هەمووی وانەیە بۆ ژیان. ئەو منداڵانە پێویستیان بە ئامۆژگاریە، پێویستیان بە پاڵپشتە. ئاینی ئیسلامیش بەڕاستی گرنگی خۆی هەیە لە ژیانی مرۆڤە، بەتایبەتی وڵاتێک یان لە ژینگەیەکی بیانی وەکو ژینگەی وڵاتانی ڕۆژئاوا کە هەموو شتێک سەربەست و ئازادیکی بێسنووری تێدایە، بەڵام ئێمە وەکو موسڵمان ئەبێت ئاگاداری خۆمان بین ئەو سنوورە نەبەزێنین، بە توانای خۆمان و مناڵەکانش فێرکەین کەەوە هەموو شتێک سنووری تایبەتی خۆی هەیە. خاڵی دووەم کە من وەکو باوکێک بە پاڵپشتی بەڕاستی خێزانەکەشم کە خۆی بەڕێگەز تورکمانیشە، بەڵام توانیمان ماڵێک بە زمانی کوردی پەروەردەکەین و من زۆر شانازیەکەم بە مناڵەکانمەوە، چکە یەکەم جار زۆر گوێڕایەڵن، مناڵێکی ژیرن، هەروەها توانیمان پێکەوە زمانی کوردی بپارێزین لەم ژینگەیە. ڕەنگە یەکێ لە خاڵەکانی ئەوەش بێت کەوا من خۆم کوردی کوردستانی، من لە بەغا پەروەردە بووم، لە بەغدا کە پایتەختی وڵاتێکی عەرەبیە بەناوی عێراق گەورە بووم، بەڵام وەکو ماڵ ئێمە هەموو جارێک زمانی کوردی لامان گرنگ بووە بپارێزین و هەروەها بە زانینی زمانەکە منداڵەکانم الحەمدولله لەناو کۆمەڵگای کوردیە ناسراون، مامەڵاکەن لەگەڵ مناڵانی کووردە، هەروەها لەبیر نەکەین بۆ نمونە پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ پورەکانیان، خاڵەکانیان، مامیان و شانازی شەکەمکەوە توانیان چەندین بواری وەرزشی یان خوێندنی ئاستی جۆرا جۆر لە خوێندنە دەرەوەی قوتابخانەی ئینگلیزیەکە بەدەست بهێنن. من کوڕە بچووەکەم بۆ نمونە یاریەکە بۆ تیپی شەفیلد بۆ تۆپی ئاو، ئەوەش کەم نییە، ئەوەش بەڕاستی پێویستی بە هاندان لە باوک و دایکەوە. من لە 2009 لەگەڵ مناڵەکانم دەستم گرتوون، بردمن بەیەکەوە یاری کەراتێمان کرد، هەمومان پشتین ڕەشمان وەگرتووە. ئەوە بەشێکە لەوەی کە من منداڵەکە لە چاودێری خۆمە یاری ئەکا و هەروەها شانازی شەکەینکەوە بتوانیمان پێکەوە چالێکێک ئەنجام بدەین. بەڕاستی باوک و دایک پێویستە لەناو کۆمەڵگا تێکەڵاو بن، نابێت کورد ئەو ماڵە کوردانی کە خۆیان دابڕێن لە ناو کۆمەڵگای کوردیە وازەنەوە شتێکی باشەکەن. الحەمدولله خاڵی کۆتایی ئەمێ ئاماژە بکەم بە قوتابخانەی نێرگێز کە توانیمان بۆ لە چەندین ساڵە چین بۆ نزیکی 10 ساڵ ناو شاری شەفیلد خۆی گرتووە، نزیکەی 7 قوتابیمان هەیە. ئێمە زۆر گرنگە لامان چالاکیەکی ئاستێکی بەرز ئەنجام بدەین تایە. من لام خاڵێکی زۆر گرنگە بۆ منداڵەکانی کورد بتوانن خۆیان بدۆزنەوە ناو کۆمەڵگای ئینگلیزە، بتوانن بگەنە ئاستێکی بەرز لە ناو شارەوانی، لە ناو کەرتی پزیشکی تەندروستی، بتوانن بگەن لە ناو ئەنجومەنی بریتانیا. ئێمە کورد وەکو کورد کەمتر نی لە نەتەوەکانی دیکە بگرە بە پێچەوانە. ئێمە ئەو منداڵانەی کە من خوێندنم فێرکردوون و ئامۆژگاریانەکەم بەڕاستی تێدایە شایستەی ئەوەیە بگاتە پلێکی زۆر بەرز لە دوا ڕۆژە و هیواداریشم ئەو قوتابخانە کوردیەکان و هەروە مزگەوتە کوردیەکانیش ئاوڕ بدەنەوە
ئاگداری ئەو مناڵانە بکەن کە ئەو منداڵانە بن کە نمونەن کە بەهرەیان هەیە ئاوەڕان لێ بدەنەوە دەستیان بگرن بتوانن بگەنە ئاستێکی زۆر بەرزە لە ناو هەموو چارەکانی ژیانی ئەم وڵاتە